سەرەتا بەناوی خدای بەخشندە و میهرەبان بینێرانی پیجی دەواازەی قوتابخانەی دەواازەی ناحکومی ئەمڕۆ میوانداری مامۆستافەت سوبحی دەکەین کە مامۆستایەکی زۆر زیرەکە مامۆستای زمانی عەرەبیە و هەروەها پێشنوێژ و وتارخوێنیشە هەندێک پرسیار دەربارەی مانگی ڕەمەزان ئاراستەی دەکەین وەک ئێمە دەزانین ئێستا مانگی ڕەمەزانە و ئەوەی هەندێک شت لە مامۆستافەت فێر ببین. سەرەتا مامۆستا دەتوانی بەگشتی باسی مانگی ڕەمەزانمان بۆ بکەیت؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مانگی ڕەمەزان خوا تەبارەک وتەعالە لە نێوان 12 مانگ مانگی ڕەمەزانی پیرۆزی هەڵبژاردووە کە ئێستایە، هەروەها قەدری گرتیە ڕێزی لێنایە، هەروەها کۆمەلێک تایبەتمەندی بەو مانگەیە بەخشیە لە مانگەکانی تردا نییە. یعنی مانگی ڕەمەزان مانگێکی زۆر زۆر بەنرخە، هەروەها بەقەدرە لای خوا تەبارەک وتەعالە. نمونەی مانگی ڕەمەزان وەکو یوسف و براکانیتی، چۆن خوا تەبارەک وتەعالە یوسفی هەڵبژاند لە ناو براکانی کردیە پێغەمبەر و ڕێزی لێنا، ئەواش مانگی ڕەمەزانی لە نێوان 12 مانگ هەڵبژارد کە خوا تەبارەک وتەعالە ڕێزی لەو مانگە گرتیە. من و تۆی مسلمانیش پێویستە ڕێز لە مانگە بگرین لە یەکەم ڕۆژ هەتا کۆتایەکەی زۆر زۆر بە جوانی پڕ لە عیبادەت، پڕ لە ذکر، پڕ لە قورئان خوێنین بەڕێ بکەین. هەروەها ئەو مانگە وەکو مانگەکانی تر نییە، مانگی ئاسایی نییە، هەموو مانگی خوای گەورە و میهرەبانە، بەڵام ئەو مانگەیە خوا تەبارەک وتەعالە وأنزل فيه القرآن، قورئانی نازل کرد بۆ سەر گیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی ئەو مانگە مانگی قورئانە کە ئەو مانگە بوو کە لە ڕێگەی جوبرائیل خوا تەبارەک وتەعالە قورئانی دابەزان بۆ سەر گیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەکۆی گشتی دەبێت ڕێز لەو مانگە بگرین چکە خوا تەبارەک وتەعالە ڕێزی لێنایە و ڕێزیشی دەگرتیە. بەڵێ پرسیارێکی دیکەشم هەیە، چ خێر و چ کار و کردەوەیەک خێر و پاداشتی زۆرە لەم مانگەدا ئەنجامی بدەین؟ کار و کردەوە زۆرە لەو مانگە ئەنجامی بدەین، بەڵام ئاماژە بە چەند کار و کردەوەی دەکەین کە لە هەمووی گرنگترن. یەکەم قورئانی پیرۆز کە تازە باسم کرد، لەو مانگە قورئانی پیرۆز بۆ سەر گیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزی. لەو مانگە زۆر قورئان بخوێنین، هەروەها تەفسیرەکەی بزانین، هەروەها بزانین چ داوا لەمە دەکە خوا تەبارەک وتەعالە. زۆر زۆر گرنگە لە یەکەم ڕۆژ دەست بگرین بە قورئان هەتا کۆتاییەکەی بیخوێنین و ممارەسەی بکەین. دووەم شت دوعاکردن. دعاء پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت الدعاء والعبادة، بەڕاستی دوعاکردن بەتەئکید عیبادەتە. یعنی دوعا قەدەری ئینسان دەگۆڕیتن. تۆ نیوە شەو هەستەوە دوای 5 فەرزەکە نوێژی فەرز دوعا بکە، والله خوا تەبارەک وتەعالە باش لۆ دەینیتن، خوا تەبارەک وتەعالە لە تاوانەکان هەموو خۆش دەبیتن. هەروەها زیکرکردن، یادی خوا تەبارەک وتەعالە زۆر بکە لە بەیانی کە تۆ هەر لە سیلە خەو هەتا ئێوارە با دەمت بە زیکر بێتن. سبحان الله، الحمد لله، لا إله إلا الله، الله أكبر. چکە خوا تەبارەک وتەعالە پێی خۆشە و مانگێکی پیرۆزە. باوەڕ بکە تۆ زیکرێ بکەی بە هەزاران زیکر ئەوەترە، عنی خوا تەبارەک وتەعالە خێرەکی زیاتر دەنووسێتن. هەروەها خێرکردن، ئەو مانگە مانگی خێرکردنە. دەبێت لەو مانگەیە دەستی هەژاران نەداران لێ قەوماوان بگری، چکە واللهی ئەو مانگە هەندە پیرۆزە کە تۆ خێرێ بکەی 1000 دینار بەخشی، واللهی بە 100,000 و بە 200,000 خوا تەبارەک وتەعالە جێگای و بە هەزاران خێریش دۆ دەنووسیتن. هەروەها شەو نوێژ، لەو مانگەیە شەو هەستەوە شەو نوێژ بکە، قیام اللەیل، شەرەف المؤمن قیام و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شەرەفی ئیمانداری ئەوەیە کە شەو هەستێتەوە قیام اللەیل بکە کە تەراویح دەگرێتەوە. بەڵێ ئەدی خێری ئەنجامدانی تەراویح لەم مانگەدا چەندە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمیتن من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزانی پیرۆز بەسەری داهات بە ڕۆژوو بێتن، هەروەها ئیمانی پێی هەبێتن، ئیمانێکی کامل و تەواو، هەروەها چاوەڕێی پاداش بکەن لای خوا تەبارەک وتەعالە غفر له ما تقدم من ذنبه. خوا تەبارەک وتەعالە لە هەموو تاوانەکانی خۆش دەبێتن. چەند موژدەیەکی گەورە خۆشە. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ومن قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەروەها هەر کەسێک ئەگەر مانگی ڕەمەزان بەسەری داهات بە ڕۆژی بوو، هەروەها شەوەکەی تەراویحی کرد، هەروەها ئیمانی پێی هەبوو،
حسابي پاداشتی کرد چاوەڕێی پاداشتی کرد لای خوا تبارەک وتعالى خوا تبارەک وتعالى لە هەموو تاوانەکانی خۆش دەبێتن. ئەو جە لەسەر من و تۆی مسلمان پێویستە لە یەکەم ڕۆژ هەتا کۆتایی تەراویح بکەین، دەست بگرین بە تەراویح، لەگەڵ ئیمام دەست پێ بکەین، هەروەها لەگەڵ ئیمامیش کۆتایی پێ بهێنین. بەڵێ دەستەکانت خۆش بێ مامۆستا. بارەک الله. بینەرانی پێیجی دەروازەی ناحکومیم تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەست پێرم، خواتان لەگەڵ.